باشا قادر خوتان بن باشا خەمی منتان نەبێ. کاکا بۆچی ئەوە دەڵێ؟ زۆر نەما ئازار دەکری. قەینا خەمی منتان نەبێ. باشە. مناڵەکان باشن؟ باش نین. مراد دەمێکە ناتۆ بە سەردانی من. مراد لە قوتابخانەیە ڕۆژێ جەژن ئەویش دەهێنین. مایس تۆی؟ چ کارێکت هەیە؟ لە حوزەیران گەڕێ بڕۆ سەر تەمووس. بیبڕێنەوە کورا بیبڕێنەوە. دانیشە گەر ئێستا قسەیەک بکەم مادەکە لێ دەبرن. دانیشە ئەمینی هاوڕێمان لە زیندان مادەی هۆشبەرتان سەردا بەش دەکا ناهێڵێ تامی کەی. دڵنیا بە تەواو برا جوانەکەم قسەیەک مەکە دانیشە بیرمان کردووی. سەر و جێلاکت زۆر جوانە لەکوێ چاکت کردووە؟ دانیشە هەتیوی نەخۆش وا قسە دەکەین با تووشی بەڵایەک نەبین. دانیشە ئەو برینەی سەر تەمووز دروستی کردووە؟ دوگول لەشی هەناوت داوە لەگەڵ منیش هەوڵیدا منیش پەنجەی شەهادەیم لێ کردەوە. تۆ گازگیری؟ وەکو کۆن نییە باشم لێک هەڵوەشاندەوە خسمە زیندانەوە وەکو تۆ. بیستمان تاکەمێ پشوو بدە ها؟ پێشمیش بۆ هەڵم و ڕۆی. دەزانی چێ براکەم؟ ئێمە وەکو تەمووز نین. ئێمە کارەکانمان بەنیوە سڵی جێ ناهێڵین بەڵام بیستویەتی خۆی شاردۆتەوە وەکو ژن. دەبڕۆ؟ تەنها گیانێکی بێزارکەری پیسی ماوە ئەویش دەبەم بەڵام خۆزگە دەمزانی ماڵ و حالی لەکوێیە یاخود کەسێکم بدۆزیایەوە باش بیناسێ بۆ نمونە هاوڕێیەک لە کۆنەوە بیناسێ کە دەگەی ئەوی بەرکەوت بێ گولەی ئەوی خواردبێ کەسێکی بەغیرەت. گەر کەسێکی ئاوا بدۆزیتەوە چی دەکەی؟ دەزانی چی دەکەم؟ دەچم تۆڵەی تۆی لێوەردەگرمەوە برا. برام من و تەمووز لە هەمان ژووردا گەورە بووینە لە هەمان قاپ نانمان خواردووە من و ئەویان لە هەمان شوێن برد من و تەمووز برای یەکترین برام ئەو نافرۆشم تێگەیشتی برام بەم بۆنەیەوە ئەو کارەی تەمووز وەریگرێ بە نیوە چڵی جێی ناهێڵێ لە جێی تۆ بم ڕادەکەم و لە شوێنێک خۆم عەشار دەدەم برام. مناڵەکان ئەمانیش تۆ بن باشە گادارە بە باشە خەمت نەبێ گەر نەمازەکە خوا سەلامەت بکە کاکا. پاسەوان پاسەوان بگەرە لێیدا. هەوڵمدا تەمووز هەوڵمدا تا ناو دەدەم بە کەس. تەمووز عەلی لە هەمان شوێنەمەیان برد. بەشکەم وەک سەگ بتۆپی
شتەشتری نەوت ناکاکە گیان چیم وت هەر ئەوەندە ئەوە ئای بوو لە هەمان شوێن ئێمەیان برد گوتت شتێکی ئەوەی دوانیە ها بەڵام هەتیۆی مێشکی ڕۆیشت بوو نەی دەزانی چی دەڵێ ئەوانەی گەڕک حاڵیان چۆنە یەکان مرد و ئەوی تریشیان لە نەخۆشخان لەژێر چاودێریە بۆکوێ دانیشتن و چاوەڕێت تەمووس بکەین عەلی ئێمە نەدۆزینە ئەو دەماندۆزێتەوە بینیم من نەیدۆزمەوەیەکی لە خۆشەویستانم دەدۆزێتەوە کەوایە بیگرە ئەزال ناتوانانی بەم حاڵەوە بڕۆی کاتمان نییە ئەم کارە لە تۆ دەرچوو کەلوپەلەکان ئامادەیە تەفۆ قسەیەک ماوە نەخێر بەڵام پێش وەخت ئەزەل مێردەکەتم عەلی نەدوت لەگەڵ ئەزەل ناڕۆم دەچم بۆ کار درۆم لەگەڵ کردی تۆ باشی لەکوێ شوێنەکەت بڵێ تا کەسێک بنێرم چوزانم چی بکەم من بەخۆم دێم عشقم گیانەکەم تاقانەکەم سیرکە ئارام بەوە و دانیشە و گوێبگرە ئەو مێردەی تۆ مێشکی نییە بێمێشکە لە لای تۆ نەمایەوە بەڵام ئەو مێردە بێمێشکەی تۆ بۆ ئەوە وا دەکا تا بتوانێت لات بمێنێتەوە یانی لە کۆتاییدا بۆ ئەوەی بتوانێت تا کۆتایی لەگەڵ تۆ بژی تا شانازی پێوە بکەی تا کەنعان تا ئەو کەنعانە جارێکی تر دەست لێ بدا بە دوای تەمووزەوەن ئەلۆ لە شتێک بڵێ ئازاد پەیمان بدە پەیمان بدەمە دوجار نەبێ دەنگویستم پارچەکەم ژنەکەم بێخەم بە هیچ نابێ پەیمان سێرکە باوەڕ دەکەم باوەڕ دەکەی دە تۆ بخەوە پاڵکەوە باشە سبەی شەوەیەکەوە دەخەوین سبەی نا هەموو شەوێ هەموو شەوێک چێوەڵا زۆرم خۆش دەوێت منیش ئەزەل بۆچی منت هێناوە تێرە تەمووس شتێکت نیشان دەدەم ئەزەل چی بەسەر هات هیچ شتێک ئەی خێزانەکەی هیچ شتێک تێپەڕە ئێستا ئەمە چییە